دووبارە سڵاو کاگرێبین لە شوێنە وەسایوتمان بۆ ینی هەمیشە دەسەڵات تاوانباربرێ ڕۆشن بیران خۆیان بۆ هەوڵ نادەن بە پراوێز خزنی دەسەڵات هەوڵی دەوڵەمەندکردنی کتێبخانە بدەن کۆمەڵێک کەس شت هەیە کێشە هەیە لە کوردستانە کەس دەسەڵاتی پێ تاوانبار ناکە مەسەلەن کێشەی ئافرەت کێشەیەکی کڵتوری گەورەیە دەسەڵات دەتوانێت سنووداری بکە بەڵام بێگومان خەتایە نییە یعنی مازانیندا هیچ لەو دوو حیزبە دەستیشی گەوریان لەوانیەکەین ئەم دوو حیزبەش نەبنەم کێشەیە بەردەوامە کێشەی خێزان ناو خێزان ینی کللتوری ناو خێزان ینی خۆ دەسەڵات دروستی نەکردووە ئەمانەوە ڕاست نییە شتێکمان ناوە سەر دەسەڵات ئێمە بەس بەرپرسیارمان کردو و شانەی کە ئەبێ بیکا بەڵام بێگومان مەسلەی ڕۆشنبیریش بێگومان ئێمە فەقیریکی ڕۆشنبیری گەورەمانەیە لە ناو خۆشمانە ینی ئێمە وەرجەڕی باشمان نییە ئێمە نووسری باشمان نییە ئێمە خۆم من خۆم کە ئێسا نێنامە ڕاستی لە خۆم ڕازینیم ئیمکاناتێکی متەواضعمان هەیە ئەمە ڕاستە ینی ئێمە فەقیریەکمان لە هەموو ئاسەکانە هەیە بێگومانی هەمووی خەتای دەسەڵات نیە بەڵام بێگومان دەسەڵات دەتوانێت کۆمەکە بۆ ئەم کێشانە چارەسەر بکەین یعنی مەسەلەن ساگە وەزارەتی ڕۆشنبیری وەڵەم هەناوی ناوە بەڵام مەسەلەن بەرنمەیەکی استراتیژی و بە بودجەیەکی گەورەوە دانێ بۆ ئەوی مەسەلەن با بڵین لە 5 ساڵی داهاتووە باشترین کتێبەکانی کۆمەڵناسی باشترین کتێبەکانی فەلسەفە باشترین کتێبەکانی وەربجێڕێ بۆ کوردی ئەکرێ مەسەلەن ئەم شتانە بکرێت زۆر باشە زۆر باشە هەر لە ستونە لە ڕۆژنامەی ئاوێنە بناوی کللتور و گۆڕان ئەڵیت کللتور شتێک نییە لە دوامانەوە بێت بەڵکو شتێکە لە پێشمانەوەی و لە هەنووکەدا خەریکی دروستکردنی بێگومان بێهودە نییە بیرارانی قوتابخانەی فرانکفۆرت و بە تایبەتی تیۆدۆرۆ ئاردۆرنۆ ئەو ڕوانگەی کللتور بە پێدراوێکی ڕابردوو دەزانێت ڕخنە دەکات و بڕوای وایەم تێگەشتنە بۆ کللتور نییە بەڵکو پیشەسازی کللتورە باشە کللتور شتێکە دروستیەکەی بەڵێ کللتور شتێک نییە لە دوامانەوە بێت تۆ وەکو کەسێکی زۆر نزیک لە بزوتنەوەی گۆڕان پێت وانە ئێستا ئەم ناکۆکیانە ئەو کللتورەی دروست کرد کە تۆ هەموو شتێکە هەڵەیە من هەموو شتێکم ڕاستە ئەوە زۆر خراپە یەکێک بوومە من یەکێک لە هەوڵەکانی نزیکبوونەوەم لە کاگنۆشیوان بۆ ئێمە دووبارە نەبێتەوە مەقلێتە هەموو شتێ ڕەفسکەی هەموو شتێ بە خراپە بزانی و هەرخۆ بەڕاست بزانی و هیوادارم گۆڕان بەو عقلیەت و بەو سیاسەتە کار نەکات چونکە بۆ کارە بکە هیچ فەرقی نییە تا چەند پێت وایە بۆ مەترسیە هەیە کاگین ئەو مەترسیە بۆ هەموو هێزە کوردیەکانیانی مەترسیەوەی سبینێ گۆڕانی ژوا بێت یەکگرتو ژوا بێت ئەوەی کە پیا و خۆشببینە پێی ئەوەیە کە ئەم پەیوەندیە ئەم فرەحیزبیە لە کوردستانە دوجار هەموو فێری ئەوە بکە کام ڕاستی لای خۆیان نییە بەڵام ڕاستێک ئەو مەترسیە لە گۆڕانە هەیە لە شتیا هەیە لە پارتیا هەیە لە یەکگرتووە هەیە ئەوەیە کە بگاتەوە دۆخی وابزانێ بتەوەی هەر خۆی لەسەر حەقا وەجگە لە دڵی خۆی هیچ دڵنیشکە لە دەرەوە نیە ئەگەرەمە بێکارەساتە یەکێک بکەم لەو کەسانەی بێگومان ئەگەرەمە ڕووبەتەوە دژایەتی یەکەم هەوڵ ئێمە مەڕوونەدا بەڵێ باش کاگرێبین لە حەڤی شوباتەوە کە خۆپشاندان لە شاری سلێمانی ڕوویە تووکو ڕۆشنبیرە ڕۆڵێکی زۆر کارات هەبوو لەو خۆپشاندانانە چی وای لە ڕێبین هەردی کرد بشێتە سەرجاد و خۆپشاندان بکات ئەی بڕوان بە هینەیە کاگین بڕوان بەوە یەکەم سیستەمە حکومڕانی کوردستان کەم و کوڕی زۆرەوە بێ بگۆڕێت بیدایەت هەوڵمانەیە لەوەتی ئێمانووسینە ڕەخنە لەم سیستەمە حکومڕانی ئەگرینە لە سەرەتای ڕاپەڕینەوە لە گۆڤاری ئازادی و ڕەخنەمانی کردو سەرەتەکانی شەڕی ناوخۆ ڕەخنەمان لێگرتوون کە حکوومەتیان پێکێنا ڕەخنەگیرە ڕۆژنامە نووسان قسەیان کردو ڕۆشنبیران قسەیان کردو ئۆپۆزیسیۆن دروست بۆ لە پەرلەمانە قساکە هەموو ئەمانە کاریگەری زۆر گەورەی نەبوو خۆپشاندان دروست بوو بۆ ئەوەی فشارەکە گەورەتر بکرێ من لەگەڵەوەم کە فشار بۆ سەر دەسەڵات هەبێت هەمیشە بۆی ناچاریکەین بە چاکسازی بە گۆڕانکاری لە بیرمان نەچێ فشار هەموو ئالێتی فراشە بەڵام ئەوە دووبارە بکەمەوە لە چوارچێوەی ڕێگا پێدراوە لە چوارچێوەی قانونە لە چوارچێوەی ناڕەزایی ڕێگا پێدراوە باش بەس ئێستا تۆ خۆت بەست لەوە کرد کە تۆ بۆیە لە نەوشروان مستەفا نزیک بوویتەوانێت تا هەنی بدەی هێڵەکانی لەگەڵ هیچێکێک لە لایەنەکان نەپشڕێنێت پێدوانە بوو خۆپشاندانانە بەشێکە لە پشڕاندنی ئەو پەیوەندی نەوشروان مستەفا لایەنەکانی تر بۆچی پچڕاندنیانی خۆپشاندان یەکێکە لە مافەسەرەتەکانی هەموو ئینسانێکی ئێماوە و بریتە لە عالیەتی فشار و زەختی باشە بەڵام بەردەوام ئۆپۆزیسیۆن بۆ تاوانبارەکرا کە ئەوان لە پشتەوە خۆپشاندانانەوە ئۆپۆزیسیۆن دەوری تیابینی بەڵام کاک ڕێبوار ئەلبەتە من لە خۆپشاندانەکەی حەڤەی
شوبات نەبووم ینی ئەوەی کە ڕوویدا من ئێساش قەناعەتم ئەوەی کە ئەوەی ڕوویە خۆڕسک بوو دەستی کەسی تیانە بوو و کەسی چاوەڕێی ناکرد شتێک بوو تەقیەوە ناڕزاییەک لە شەقامە هەبوو ئەو پریشکە تەقانیەوە کردی بەوە بە بڕای من کەس لە دەستیەوە نەبوو بەس کە ڕوویە و پزیۆن چۆپاڵی وەوە حەقی خۆشیانەکە بچنە پاڵی باشە بەڵام با لێرە بۆستین ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی ڕسمی نەچۆ پاڵە خۆپشاندانانە تۆ ڕاوێژکاری کاگنەشڕۆ مستەفای چاچیان کرد ئەگەر چوونە پاڵیان مەترسی شەڕ بتەقێنێتەوە من جارێکی کەشەمان باس کرد من لەگەڵیانە بووم بچنەوە بچنە پاڵی چ ئێمە نامانوێ بگەینەوە بە شەڕی ناوخۆکاگی نامانوێ بگەینەوە بە کوشتار باش ئەمە ئەکرێت گۆڕانکاریەکی هەیە من بە دیالۆگ بە یەکتر قبولکردن ڕووبە ئەمە هەدەفەکەیە باشە پێدوانیە تۆ خۆت ڕێبین هەردی بۆ سمبولێکی ئۆپۆزیسیۆن لە بەردەکی سەرە ئەوان وایە بینن بەڵام وانە ینی بەحقت من کە قساکەم تعبیر لە گۆڕان ناکەم و گۆڕان وتە بێژی خۆی هەیە تعبیر لە ڕێی کاگنۆشیروان ناکەم کاگنۆشیروان خۆی توانێت قسە بکە و ڕێی خۆی بڵێ من تعبیر لە خۆمەکەم بەڵامی تر من چی بکەم ینی ئەوانە بە هەرڵێنی ئەمە وتە بێژی گۆڕانە ماسوڕایی گۆڕانە کاک ڕێبوار بۆ دوور بڕۆین لە داهاتوویەکی نزیکە گۆڕان ڕەنگە کۆنگرەی خۆی ببەستێ و ڕێخستنی خۆیەکە سەرکردایەتی خۆی هەڵە بژێرێ ئەگەر منتان لە کۆنگریا بینی حەقی خۆتانە قسە بکەن ئەگەر سبێنێ گۆڕان چۆ حکوومەتەوە لە ڕێی گۆڕانەوە من پۆستێکی دیاریکرا و مۆرگر حەقتانە قسە بکەن ئەوە خاڵێکەکە ئەمەوێ لەسەری بوەستم زۆر جا لەسەر ڕێبین هەردی وتریڵێن تۆ شەڕی پۆستەکەی لە ناو گۆڕان من زۆرم بۆ پێشنیار کراوە کاگین ینی من تێناگەم من برادرانە بۆ تێناگەن وڵا بۆم پێشنیار کراوەش هەم لە ناو ڕێخستنەکە بۆم پێشنیار ینی بڵین لە ناو پێکهاتەی بزوتنەوەی گۆڕاناشتی باشم بۆ پێشنیار کراوە هەم ئەگەر شت ببێ بەڵام کاکڕێوار بڕوا بکەم من نایکەم چونکە من گۆڕانی من هەسفڕایی گۆڕانی من نزیکم لە گۆڕانەوە بەرنامەی گۆڕانم پێ باشە و بوشم بە هاوڕێی کاگنۆشیروان و لە نزیکەوە هاتو چۆیەکەم ڕێی خۆمی پێڵێم هاوکاری یەکەم لەو شتانە کە من بڕوان پێێتی کە بڕوان پێێتی ئەمە باشە بکرێت و هەموو هاوکاریەکانیشم بۆی لە ساڵحی پێکەوە ژیان و دیالۆگ ئەو شتانەیە من زۆرم بەلاوە سەیرە لەبەرەوە ئەو قسانە لەسەر منەکرێ یەکەم وەکو تونندڕە و باسمەکەن وەکو شەڕ خوازبانەکە زۆر بەلامۆ سەیرە باشە بە هەڵۆسێک لەسەر ئەوە بکەین زۆر جار ینی زۆر ڕۆشن بێت لە چاپێکەوتن لە دەرکەوتن لەمانە باسی ئەویان کردووە کە ئەگە پۆستیان بدرێت وەری ناگرن بەڵام دوای بینیومانە پۆستیان وەرگرتەوە ێ پاش کاگرێ وەرخۆ پەلە نامرینەی بینین ینی چون تا بەیانی ئێسا پێ بڵم بەزەی بینین یعنی ئێتە پێشێ ڕەنگە گۆڕان لە حکوومەتە بەشداری بکە وەڵی منەگە بنێ توانم پۆستی زۆر گەورە وەرگرم باقەت پێشیان وتو کاتمەشانیش پێوتو بەس من لێرە وعد بە تۆ بە هەموو خەڵگەیە من ممکن نیەوە بکەم من نووسەرمێنمەوە و بەشێک لەم سەر بەخۆی خۆمە پارێزم بۆ ئەوەی ئازاد بم قسە بکەم سبینێ چونکە احتیمالە واریدە گۆڕان خراپ بکات گۆڕانم بەڵێنانەی لە ڕاست نەبێت واوە حڕ بم لە بینی ئەوەی کە ئیم ڕدەم بە گۆڕانە ئەم سبینە بیەمەوە بێشێتی سبینە بیەوە کاکە من دەمەرم و بە پێی سیاقاتی کە حیزبەکان بەرنامە تەقدیمەکەن دەنمە گۆڕم وفعلا لە بدایەتی ڕاپەڕینەوە تا ئێسا لە چی انتخاباتێکە بەشداریم کردو لە انتخاباتەوە بۆ انتخابات دەنم گۆڕاوە لە جارێکە دەنم بە زەحمەت کێشانەوە لە جارێکا بە یەکگرتومەوە لە جارێکە بە حسکم باوە ینی پەیوەندی بە سیاقی ئەو هینەوە چی هەڵەبژێرم دەنم بە یەکێتیەوە لە زۆر هەڵبژاردننی مەسە ئەنجومەنی پارێزگای یاهینە ڕەنگە دەم بە پارتی بم نازانمەزەی بە پێی دەنەرم کاکە بە پێی سیاقاتی هەڵبژاردن باش ڕێیمە گۆڕێ بەڵێ باش لە ستونێکە لە ڕۆژنامەی ئاوێنە لە گۆشەکەی خۆت بە ناوی کارنامەی ڕەشی یەکگرتووی ئیسلامی لە یاسای ڕۆژنامەگەریدا کەم ستونە دەربارەی یاسای ڕۆژنامەگەری نووسراوە ئەڵیت هیچ هێزێک هێندەی ئیسلامیەکان لە بوونی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستاندا سوودمەند نەبوون هەر لە هەمان ستوناڵی هیچ کاتێک هێندەی ئێستا ئەو دەورە کۆنخواز و داخراوە ئاشکرا نەبووە کە لیستی ئیسلامیەکان لە پەرلەماندا دەیجێڕن تون بووم ڕاستەکەی هینی تون بوون چونکە ڕاستەکەی ستونی تون بووە من ئەو ستونم کاتێک نووسی کە زۆر ئەوەم لەسەر بوو کە یەکگرتووم بەڵام فعلەن هەڵوێستیان لە هینە هەڵوێستێکی زۆر خراپ بوو ینی تەسەورم ناکرەوە هەڵوێستە وەرگرن من ڕێیم لەسەر یەکگرتوو زۆر باش بوو ڕێیم وا بوو ینی چاوەڕێمە کرد دژێ و یاساین کەن و زۆرتر لەگەڵ یاسایەکی لیبرالا بن بۆ ڕۆژنامەگەری چونکە ئیسلامیەکان خۆیان زەحیە یازاد نەبوونی ئازادی بیرڕام خۆدەوت لە بیر نەچێت باش هەر لەو ستونەیە خەلۆ ستونان وسیوتە خەیاڵێم هێزانە لەنەو هەموو کێشە سیاسی و ئیداری و گەندەڵیەکانی کوردستاندا ڕووی کردوتە تەنووری کورد و خژی دیار و میکیاجی ژنان بەڵام کاک ڕێبین پرسیارەکەی من لێرەیە
ئێمە ڕێبینهەردیمان بینی لە بەردەکی سەرا لە بەردەمی تەکبیر کراوە بەشداری تیا کرد زۆر کەس ئەو پرسیارەت لێ ئەەکەن ئافرە پرسیارێکی زۆر باشە و مقارنەیەکی زۆر باشە چونکە ئیسلامیەکان لە جیاتی ئەوەی لەسەرایە بێن ئەم جارە باسی تەندورەی کورت و قژی درێژ بکەن هاتن لەگەڵمانە پێکەوە بۆ چاکسازی ئەم وڵاتە بۆ قسەکردن لە ئازادی زیاتر عەدالەتی زیاتر یەکسانخوازی زیاتر گەندەڵی زیاتر نەمیانی گەندەڵی لەگەڵمان هاواڵ وێست بوون لەبەرەوە بێگومان ئەم دەورەیە کە من حەزەکەم هەیە بێەوە دەورێکی گرنگ بوو بەو دڵنە ئاشتی خوازانەوە یعنی زەی کاکە چی دیایی خراپ بۆم ئیسلامیانە کرا کە ئەمانە توندڕەون شمشێر بەدەستن کۆمەلگا هەمووی بە کافرە زانن هاتوون هەمومان سەر ببڕن نەزەی ئێمە مامۆسایانی ئاوینیمان بینی لە کۆمەڵی ئیسلامیەوە بیگرە بۆ یەکگرتوو بۆ مامۆسا ئاینیە بە ڕێزەکان هەمویان لێەوە بە زمانێکی زۆر ئاشتی خوازانە زۆر برایانە پڕ لە میێرەبانی قسەیانە کرد لەبەرەوە بێگومانە بە دەورێکی زۆر پرسیارەکە لەوێ بوو ینی ڕێبینهەردیەکی ئەلمانی بەشداری لە تەکبیرا بکە گەورەی علامیەوە شێوان چونکە وتارەکەی من وازەح بوو من ئەڵڵاه وەکبەرەکەم لە دەمی مامۆسایانیە وتم ئێمە لەگەڵ مامۆسایانی ئاینیە هاتوین ئێمە من ئەڵێم ئێمە مەسم ئەلمانیەکانیانی ئێمە خۆمان بە ئەلمانیە زەین بۆ داکۆچی لە ئەلمانی بۆ داکۆچیکردن لەم حرەکەیە ئێمە هاواری ئازادیەکەین مامۆسایانی هاینی هاواری ئەڵڵاه وەکبەر ئەڵڵاه وەکبەرەکەن بەڵام هەردووکمان لەم دوو شوعرایەک مەبەسمان هەیە من لە دەمی ئەوانەوتم ئیتر ئەوان شێوانیان منیان کرد بە ئیسلامی و بەوەی کە تەکبیرم کردوین وەرە خۆ تەکبیریش بکەم کاگیر خۆ موسڵمانم یعنی ئێمە هەموومان موسڵمانی بەڵام ئەوەی کە ڕوویدا بەڕاستی ئەمە بوو یعنی من ئەوە چەند جاریش کە باسم کردووە شریتەکە ماوە وتارەکە ماوە توانم گوێ لێ بگرم بەڵێ باشە کاک ڕێبین ینی ئەو پاساوەی پارتیویەکی تیش بەڕاست نبینی کە ڕەنگە گۆڕانکاری ڕیفۆرم چاکسازی لەم وڵاتە بە تەکبیرێکی بەردەکی سەرا نەکرێ بەڵکو بە پرۆژە یاسایکی گرنگی ناو پەرلەمان کرێت خراپە زەی باش ئێمە بە نووسی نتوانین ئەم قسانەیەکێکی و پارتیم پێ باش نییەکە ئیکەن زەی ئەگەر نتوانین ئێمە ینی خەڵک ناومێتکردن خراپە کەس ناومێت نەکەن با نەبێت زەی ئەگەر ئێمە بە نووسی نتوانین بگۆڕین بەرەخنەی ڕۆژنامە نووسان نتوانین بگەڕین بە معارەزەی ناو پەرلەمان نتوانین بگۆڕین بە خۆپشاندا نتوانین بچی بتوانین بگۆڕین یعنی ئێمە زۆر خراپە کاڵێن ئێمە ڕێگە ئەمە شێوازە ڕێگا پێدراوەکانی گۆڕانکاریە کە هیچەتی پارتی پێم بڵێن بەمانە هیچی ناگۆڕێ یعنی تەژی خەڵکەکەم بۆ شتی خراپ بکە خۆی مەفروزە بە پیشانە بگۆڕێ مەفروزە خۆ پیشاندان کە کرا هەردوو دەسەڵاتەکە بە جدی وەری بگرن وەوە هەوڵ بنەو داواکاریانە بێنە دیکا کە خۆ خەڵک چیە بێت خۆ خەڵک ناوی هیچەتی پارتی لاچن لەسەر حکوم نەمێنە نەزایی دۆخ نەگۆشتۆتە دۆخی ئەمە چەند جارێ باسم کردووە ڕووخانیان دەرکردنیان کوشتنیان دۆخی ئەوەیە چاکسازی بکرێ ئەم دوو هێزە گۆڕانکاری بکەن و خۆ پیشاندانەکان بۆ ئەوەیە و زۆر خراپەیەشێتی پارتی بڵێن بەمە ناکرێ بەمە گۆڕانکاری ناکرێ باش بێ بەمە گۆڕانکاری بکرێت بمە نەکرێ دەرەنجامەکانی خراپە باش ئەوەی کە باسمان کرد مەسەلەی تەکبیرەکە تا چۆن پەیوەندی هەبوو لەگەڵ ئەو دەستدرێژی کە کرایە سەر تۆ پێم وایە تەسیری هەبوو پێم وایە ئەو وێنەی کە کەناڵی گەلی کوردستان بۆ منی دروست کرد بوو لە علامی خۆیانەوە ڕەنگە و زۆرێک لە کادر و پێشمەرگەکانیوان تەنها سەری کەناڵەکەی خۆیان بکەن وێنەیەکی ناڕاستی لێ من دروست کرد بوو پێم وایە ڕەنگە تەسیری هەبوو بێ لە ئەوەی کە ئازیەتم زیاتر بن باشە ئەگەر ئێستا خۆپشاندان دەست پێ بکاتەوە ڕێبینهەردی ئامادەیە بچێتە ڕێزی خۆپشاندان هەر خۆپشاندانێکی ئاشتی خوازانە مەدەنیانە دوور لە تونند و دیژی بگرە ڕێبینهەردیتیانێ باشە کاک ڕێبین تۆ باسی ئەوەت کرد کە ئەگەر زودنەوەی گۆڕان پۆستیش بەنێ وەری ناگری بەڵام پێدوانێ جۆر لەم بۆ چوونەشتا ینی جۆرێک لە با بڵێن تونڕەوی هەیە لە برەوەی کەسانێکی وەکو تۆ بچنە ئەو پۆستانە ڕەنگە جیاواز بێ لەگەڵ کەسێکی تر من نووسرم کاکین و دڵم بە ئیشەکەی خۆم خۆشە نووسی دەکەم و ئەمە شەکەم ینی نزیە جاروبار سەرداری سیاسیەکەکە ئەم سیاسیا و سیاسی ڕێی خۆتی پێڵی ئەگە گوێ بگرێ بەڵام دڵم بە ئیشەکەی خۆم خۆشە وەلەو ئیشەر زیاتر ڕاکەم لە تەمەنمان کەویش نووسینە نووسینەوە ئیشکردنە لە گۆڤاری سەردەما ئەمە گۆڤارێکمان هەیە لە سەردەما بۆ وەرجێڕان من زۆر دڵم پێ خۆشە چونکە یەکێک ناڵم لە کەبوو کوڕیەکان لە ڕۆشنبیری ئەمە کەمی کەرەسەیەوە کەمی وەرجێڕانە دڵم بەو پرۆژەیەش مەبەست لەوە بوو مەبەست لەوە بوو یان ئەگەر ڕێبینهەردی لە پۆستێکی گەورەترابێ باشتر ناتوانێت ڕیفۆرم بکەوەی غەڵەتەکە لەوایە شەرت نییە ئەگەر نووسەرێکی تۆزێ باش بی وەزیرێکی زۆر باش بیت
من ڕەنگۆزی زۆ خراپ و گەندڵ دەرچێت لەبەر ئەوە ئەم ئیشی من نییە لێ نازانمانی ئەزایی لەبەرەوە ئەو ئیشە بکەم کە لێ زانم کەویش ئەم نووسینەیەویش ئەگە لێ بزانیا لی نەزای هەرە مازانم بزەی و دڵیشم پێی خۆشە مرتاحم بە ئیشەکەی خۆم لەبەرەوە چاوم لە ئیشی تر نییە هەسەکەم بۆی نابم باش هەل لە ڕۆژنامەی ئاوێنە لە ستونەکەی خۆت بە ناونیشانی جێبەجێکردنی مادەی 140 کێشەیە نەک جێبەجێ نەکردنی جارەوە هەر ناونیشانەکە زۆر سەرنجمان ڕاکێشێت ئەڵێ ئێمە کەرکووکمان ئەو کاتە دۆڕان کە بە دڵنیایی ئەوەی زۆرینەیان لە کەرکووکدا کوردن خۆمان تەسلیمی ئەم مادەیە کردەوە باشە کاک ڕێبینیانیان بۆ چونە ئەمێ ڕوونکردنەوەیکم بێتەمەلی شووە سەرجاگرانی کورد لەوەی تەزویریان لێکردین و زۆرینەکەمان دۆڕان چی بکەین یعنی تۆ پێ دوایە ئەگەر لە کەرکووکە ئەگەری ئەوە هەیە کە تەزویر لە کورد بکرێ خاباتە 6 کورسیان نێنە بە قرێمەیان نێنە بەڵێ ئاخە بەڵام پێدوانیە ئەوەش جۆرێک لە هەڵەی لیستە کوردیەکانی تیا بووکە هەموو کاتێم احتیمالە شادواریدا هەموو کاتێم هەڵەیە پێم وایە زای کێشەی کەرکووک بە مادەی 140 هەل ناکرا کاکین بە یاسا حل بەم ینی زۆر ئومێدم بەخوا یاساش بە هینە مادە دەستوریەکە نیە من پێم وایە سیاسەتی دووهێزەکە زۆرە بواە بە شێوەیەک وایە لە ساڵحی ئەوە بواە کەرکووک بێنینەوە بەس بەداخەوە دووهێزەکە ململانی خۆیان بە تایبەتی لەو سەرەتایانە ململانی بینی یەکێتی و پارتیان زۆر بردووە بۆ ناو کەرکووک و لەو ململانەیە ئیدارەیەکی باشیان پێشکەش بە کەرکووک نەکردو ئەوەی کە لە چاوەڕوان نەکرا یعنی هەتا ئەوانەگە کەم ئەبواە زۆر بە جددیتر تەماشای کەرکووکیان کردایە هەتا کەم و کوڕەکانی ئێرە کە ئەگەر هەیە ئەمانە مهم نییە بەڵام لە ئەوێ ئەوە نێڵن یەکەم و کوڕیان هەبێ بە تایبەتی بۆ تورکمان و هینەکە بۆە زۆر مجاملەی تورکمان و عەرەبەکان بکەن و دڵنیان بکەن ئەوانە هاتنیان بۆ سەر کوردستان بە معنای پێشێلکردنی مافەکانیان نابێ بۆ ئەوەی ئەمە بکەیت پێویستە ڕۆحێکی زۆر دیموکراتی لە یەکێتی پارتیا هەبوایە ئەوەی کە من ئەموت بۆمە چەند جارێ نووسیمە لەسەر کەرکووک بە دیموکراتی ئەبرێتەوە بە یاسا نابرێت بە شەڕ نابرێتەوە بەوە ئەبرێتەوە کە ئێمە بەڕاستی نمونەیەکی دیموکراتی پێشکەش بەو شارە بکەین کە عەرەب و تورکەکان خۆیان حەز بکەن بێن لەگەڵ ئێمە بشین باش ئەگەڕێمەوە بۆ تەوری خۆپشاندانەکان یعنی مە زۆر بینیمان لە ڕاگەاندنی بزوتنەوەی گۆڕانەوەوانێ زۆر جاریانی هانەدرا خۆپشاندانەکان بە بەردەوامی پیشانەدرا تۆ کەسێکی نزیک لە بزوتنەوەی گۆڕانەوە پێدوانیە دوایەوەی ئەم هەموو کوڕی خەڵکە بە کوژدرا لەسەر شەقامەکانە ئێستا ئۆپۆزیسیۆنەچە لەگە دەسەڵات دانیشە ئەمە جۆرێکە لە تەجاوزکردنی خۆپشاندەران ناوە خراپە زەیە من لەگەڵەوە بووم زووتریش دامنیشن بادا بنیشێ دامێنشا بێت دیالۆکە بێت هەمیشا بێ پێک یەکتر قبولکردن هەبێ مەترسی گەورەوەی ئەم پەیوەندیە پچڕێەوە بگەینە ڕق بگەینەوەی بەیەکەوە دانەنیشینیانی بەڕاستیە بێ بەیەکەوە بەڵام بەیەکەوە دانیشین خۆ و توێژەکەین لەسەر شتانەی کە هینە وێ ڕێبکە و کاگەزەی باش بەڵام پێم وابێ پێشتریش حیزبەکانی دەسەڵات چەند جارێک ئینسیاتیفی دانیشتنیان کرد ئێستاش تۆ کەسێکی ئاگادار بۆ لەلایەن ئۆپۆزیسیۆنەوەوانە ڕەت کرایەوە سەرەتا وڵی ئەمانیان زۆر هین ناکەم چکە خۆی لە ڕاست بێ لە کاتی خۆپشاندانەکە من زۆر مەشغوڵی خۆپشاندانەکە بوو خۆ دەزانیم ڕۆژە لێ بوو ینی من لە سێم چوارەم ڕۆژەوە یەک ڕۆژ نەبوو لە سەرانە لە سعات دووە چمتایی لەبەرەوە ماوەی زۆر ئاگام لێ نەبوو چی لە ئەروقەی سیاسی ناو هێزەکان ئاڕۆیە هەنیاگی خۆ من کەسێک نی بڵێ ینی هەموو شێکمە بێ پێ بوترێ من خۆ بەخشە چمە گەل لەبەر دەمیامە بووم پرسیارێکم پێک لەبەر دیانم پرسیارم پێ ناکەن ینی شێک نییە بڵێ ئەوە ئیلتیزام نیم یعنی من التزام نەمەنی التزام هێناوانیش یعنی هینە ئەگەر پرسیار بە من نەکەن هیچ ناکەن ئەوەنە پەیشان نەکەوتووە لەسەر من خۆم جاروبار خۆمەچم خۆمی تیاڵا کورتیانە مەڵێ ڕێگەڵێ باشە کاک ڕێبین لە ڕۆژنامەی ئاوێنە لە ستونەکەی خۆت لە ستونێکی ترا بە ناوی باڵی ڕێفۆرم لە نێوان جیاوازی و چوونیەکیدا ئەڵێیت لە پەرەگرافێک سیاست بە دروشم و ڕاگەاندن و گوتارە بینرە و بیستراوەکانیدا ناناسرێتەوە بە درکاندنی ئەو ئامانجەبری قەدار و هەڵخەڵەتێنەر و سەنجڕاکێشانەدا ناناسرێتەوە کە بانگەشەی بۆ دەکرێت بەڵکو لە توانای گەیشتن و نەگەیشتنیدا بۆ ئامانجە گوتراوانەدا دەناسرێتەوە هێزگەلێک کە بانگەشەی دیموکراسی و خۆشگوزەرانی و بەختەوەری بە خەڵکی دەدەن تەنها ئەو کاتە درۆ ڕازگۆییان ئاشکرابێت کە چەند لە بەدیهێنانی ئەو ئامانجەدا سەرکەوتوو دەبن یان نا باش من ئەپرسم هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە تا چەند لەو ئامانجی خۆیانە سەرکەوتوو بوون کە وڵا بێ بترسین ینی ئەوە قەلەقیەکە بێ هەی بێ بۆ شە ئیلتیزام ناکەم ینی مەوە نەبێ بڵێ من بڵێم گۆڕان هیچ کێشەیەکی نابێ ینی
ئەبێ بە هێزێکی زۆر دیموکراتی خوازایی یعنی ئەو مەترسیانە هەیە لە هەموو هێزە کوردیەکانە و بۆشە من ئەترسم لەوەی کە التیزامی حیزبی بە هیچ هێزێکەوە بکەم چونکە احتیمالی خراپ بە خراپبوون هەمیشە لە هەموو هێزێکە هەیە ئەوەی کە بێ هەوڵ بدرێزەی کاگی نابێ هیچ هێزێ بە تەنیا حکومڕانی کوردستان بکە مەمڕێی منە ئەبێ کۆمەڵی هێز گۆڕانیش با بێگومان گۆڕان بێگومان بە تایبەت نابێ گۆڕان ئەبێ لەگەڵ گۆڕانە کۆمەڵی هێزیکە هەبێتەوە بۆ ئەوەی هاوسەنجی ڕابگرێەوە کەسیان تاکە یاریکەری ساحە نەبە من حەز ناکەم لە کوردستانە یەک یاریکەرمان هەبێ چەند یاریکەرێکە بێ بۆ ئەوەی زیاد لە ڕێیەک بۆ بەڕێوەبردننی کوردستان بەدەگرێت ئیجماعێک هەبێت لەسەر ئەو شتانە و جۆت لە زیاد لە دەنجێک هەبێت من پێم وایە ئەمە باشترین هینە لەبەرەوە بێگومان مەترسی ئەم مەترسیانەی کە لەو هینا باسم کردو هەمیشە هەیە مەترسی ئەوەی کە هەرخۆ بە حەق بزانی نادیموکراتی بی بەرەو نادیموکراتی ما مەترسیان لە هەموو هێزەکانە هەیە ئەوەی کە ڕێگا نایەت ئەوەیە کە خۆشبەختانە لە کوردستانە فرەڕەنجی هەیە یەکێتیمان هەیە پارتیمان هەیە گۆڕانمان هەیە ئیسلامیەکانمان هەیە جۆرێک لە فرەڕەنجی هەیە کە نە گۆڕان نەتوانێت هەموو کۆمەلگا بکە بە گۆڕان نەیەکێتی توانێت هەمووی بکە بێچێتی نە ئیسلامیەکان ناتوانن بیکەن بەیەکێتی ئەوەی کەماوەتەوە تا ئێستا سیغەیەکیان نەدۆزیوەتەوە بۆی بە شێوەیەکی زۆر ئاشتی خوازانە و دیموکراتیانە ئەم جۆرە لە پەیوەندی ڕێک بخین ئەوەی ئێمەش فشاری بۆکەین و ئامانجمانە ئەوەیە بکرێت لە بینی ئەمانە جۆرێک لە پێکەوە ژیان چوارچێوەیەک دروست بکرێ کە هەر هەمیان بە زۆر بە ئاشتیانە بۆ برانە بێ بتوان بە یەکەوە بژی بەڵێ باش هەر لەو ستونە ئاڵیت هیچ ناوەڕۆکێکی تازە نییە گەر هاوکاتی شێوازێکی تازای کار و کردار نەبێت ناوەڕۆک هەرگیز ناگۆڕێت گەر لەگەڵ خۆیدا شێوازێکی تازە نێنێت بە پێشەوانەشەوە ناوەڕۆکی تازە هەمیشە شێوازی تازەی تایبەت بە خۆی دروست دەکات هەرگیز بە شتە کۆنەکان شتێکی تازە دروست ناکرێت ڕاست ڕەنگە یەکێک لە ناوەڕۆکە گرنگەکانی ڕۆمانی فرانکشتاین یان پرۆمیسیۆسی مۆدێرن باسی ناکامی ئەو هەوڵە بکات کە دەکرێت لە پارچەی مردووەکان لە کەوانەیە ڕابردوو شتێکی تازە لە کەوانە داهاتوو دروست بکات شتە تازەکان لە شتەکانی ڕابردوو دروست ناکرێن و گەر دروستیشکران جگە لە دووبارەکردنەوەی ڕابردوو شتێکی ئۆتۆ ناکەن وایە ڕاست تا چەند گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆنی کوردستان لە ئێستاە لەسەر ڕابردوو دروست بوو بەشێکی لە ڕابردوو بەشێکی زۆریشی بەس لەنەوەی تازەیە یعنی ئەم بزوتنەوەیشی زۆر تازە خۆی دڵنی بۆیاوە لەگەڵیایەتی و هینی کردووە و زۆر لە جومگەکانیشی بەدەست ینی زۆرێک لە گەنجەکانەوە ینی ڕاگەیاندنیان هەمووی بەدەست گەنجەکانەوە ینی بەڕاستی بەرپرسیارەکانی ڕاگەیاندنی بەدەست گەنجەکانەوەیە ئێستا بەرپرسیاری ڕێخستنیان کردو بە هینی گەنجەکان گەنجەکان دەورێکی گرنگیان لە گۆڕانە هەیە بەڵام بێگومان ئەو مەترسیە هەیە ینی ئەو ململانەی لە بینینەوەی کۆن و نەوەی تازەیە پێم وایە لە هەموو حیزبەکانە هەیە لە یەکێتیە هەیە لە پارتیا هەیە لە هەردوو لە کۆنگرەی یەکێتی پارتیا خۆ زۆر دەرکەوە ینی نەوەیش تازە هەیە و نەوەیکی کۆنیش هەیە ململانیانە لە گۆڕانیش ئەمە هەیە قسەکە لەسەر ئۆپۆزیسیۆن بوو تۆ قەت لەگەڵ کەسی یەکەمی بزوتنەوەی گۆڕان باسی ئەوەت کردووە کە پێویستە ڕۆڵی زیاتر بدرێتە گەنجەکان تا ئەوەی کە خۆت دەستونا ئاماژت پێیاوە من خەڵک گومانی ئەوەی نەبێت ئەزین شێکاگین من چونکە من تەدەخول لە بعضی شتان ناکەم بعضی شت خۆی بۆم باسەکە من بڵێم باشە بەڵام هەموو جارەوەی پێڵێ من کەسێکی باش نیم بۆ قسەکردن لە ڕێکخستنی حیزبی چونکە لێی نازانم یانی من تەبیعەتێکی زۆر خراپیشمە هەموو ئینسانی بە باش دەزانم هەر کەسێکم پێ بڵێ لە ئینسانێکی باشە چونکە ئینسان نانە ینی لەبەرەوە کەسێکی باش نیم بۆ هەڵبژاردننی سیاسی ڕەنگە کاگنۆشتوان خۆی لەوە نازیرەکتر و وریاتر و خەڵک ناسترە لە من زۆر لەبەرەوە من زۆر تەدەخول لەو شتانە ناکەم باشە چەند پرسیارێکم ماوە هیوادارم بە کورتی وەڵامم بێتەوە ئێستا پەیوەندی ئێوە کاڵم ئێوە مەبەستم ڕاهەندیەکان جەنابەت کاک بەختیار عەلی کاک ئاراس فەتاح لەگەڵ فاروق ڕەفیق چۆنە پەیوەندیمان زۆر خۆشە لەگەڵ کاک فاروق ڕەفیقە هاوڕێمانەوە واگەر گرژیەک هەبوو لە بەهۆی هەنێک هەڵوێستی فکری جیاوازەوە هیچ ئەو هەڵوێستە قەت نەبوو بەوەی کە ببێ بە ناخۆشیە بەڵام ئیمان و جەنگاوەرانی ئەنە ڕەخ نەبوو لە یەکتری بەڵام زمانێکی تند بوو پێم وابێ زۆر شتی هەردووچیان زمانێکی توندیان بەرامبەر بە یەکتری بەکارێنا بەڵام یعنی ئەوە قۆناغێکە لە ژیان ئەڕوات بەڵام ێم کاک فاروق من بۆ خۆم باسی کەم هاوڕێیەکی خۆشەویستە باش
بەشێک لە کادرەکانی ئۆپۆزیسیۆن پیان وابوو کە ئەو ڕۆشنبیرانە کاک بەختیار و کاگاراز بە تایبەتی کاریگەری خراپیان لەسەر خۆپشاندانەکان هەبوو بە تایبەتی لەبەرەوەی کە خێرا هاتنەوە و خێراش گەڕانەوە تۆڵی چی ناخۆ بێت تۆ پیاو تێ بگایانی وانە لە ئەوروپاشین ینی ئەو هاتنەوە بۆ ئێرە زەحمەتە لەوێ ئیش بەجێڵی ئەوروپا وەکو ئێرە نییە ژوم ناڵتەیە بەڵام گەڕانەوەی کاک بەختیار و ئەو وتاری کە نووسی لە دواییە کە ناڕاستە خۆ ئاماژە بەوایە کە بارودۆخی کوردستان نەگەیوە بۆی شۆڕشێکی جەماوەری تیا بکرێ ئەنجاوە ڕاستە ئەمە بێ ئومێدبوونی کاک بەختیار بوو لەو خۆپشاندانانە ئەساسا نەمان ئەویست کە بگا بە شۆڕشی جەماوەری ینی حەزمان ناکرد بگا بەوەی حەزمانەکە ینی ئەگە چاوپێکەوتنیەکە خوێن بێتەوە کاک بەختیار قسەیەکی زۆر ڕاستی کرد کە زۆر بڕوان پێێتی لە دۆخی ئاوا کە هینە جەماوەریە دروسە بێ ئەرکی سەرەکی ڕۆشنبیر لەوە تێپەڕێت کە هین بێ ئەرکی سەرەکی ڕۆشنبیرەوەیە نەهێڵێ هەوڵ با کەمترین خوێن بڕێژرێ کەمترین تونند و تیژی ڕووباوە فعلەن ئەگە دیقەت بەی زۆربەی بەشداری ئەمە لە سەرایە عیلاقی بە داواکاری شتەوە نەبوو زۆربەی هینەکانمان داکۆچی کردم بوولەوەی کە ئەم بزوتنەوەی شێوازی ئاشتیانە پارێزی باش من پرسیارێکی زۆرم ما بۆ بەڵام کاتی بەرنامەکەم کۆتایی هات ناچارم کە منش لێرە کۆتایی پێبێنم هیوادارم بۆ دەرفەتێکی تر بتوانین فراوانتر قسە لەسەر ئەم بابەت و ئەم باسانە بکەین ڕەبین ئەحمەد هەردی نووسەر و ڕووناکبی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی بەڕاشکاوی سپاس بە